ڕۆژانە بۆ بەدەستێنانی بژێوی ژیان و هاوکاریکردنی ماڵەوەیان هاوشانی کەسانی بەتەمەن و پێگەیشت و هەزاران منداڵی خوار تەمەنی یاسایی دێنە نێو بازاڕەکان و لەگەڵ سەختی کار و گەرمای هاوین و سەرمای زستان مامەڵە دەکەن. وەڵا تەمەنم 16 ساڵە دەستگێڕیشم. وەڵای مەکتەب ماتەرەکە و حەزەکەین ئیشکەین. 15 ساڵم وەڵا لە دەو نیوی بەیانیەوە من دێم وە لێرە کارە. وەڵێ 8 ئەمری کرامەتە و زیاکەم. قەت ڕوبەڕووی هین بوویتەوە کاتێک کارتێک دابشکرد بۆ کەسێک ناخۆشیاویەوە؟ بەڵێ. چۆن بووە؟ یاومە دەدەستێتم فەرموودا دەژان هەردووشی دڕانوە لە بەرچەوە. کەسام هەموو ڕۆژێ هەیژین هاژین منە و کەسام هەموو ڕۆژێ هەیژین هاژین. تا ئێستا یاسایەکی تایبەت بۆ قەدەغەکردن و ڕێگریکردن لە کارکردنی منداڵان لە هەرێمی کوردستان نییە. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی سلێمانیش ئاشکرای دەکات وەک وەزارەتی کار ڕەشنووسێکیان تایبەت بە دەرکردنی یاسایەک بۆ ڕێگریکردن لە کارکردنی منداڵان لەبەردەستە. کاتێک مناڵ لە دەرەوەی چاودێری دایک و باوگیشەکە بەڕاستی زۆر مەترسیدارە و زۆر خراپە و زیانی زۆر گەورەی بۆ ئایندەی کەسایەتی ئەو مناڵە هەیە. بەتابەت ئێمەزانین بازاڕ و شوێنەکانی کارکردن چ لە ڕووی جەستەیی چ لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بۆ منداڵ شوێنێکی شیاو نین و نابێ منداڵ لەو شوێنانە بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە ئیشکردن لەوەچێ هەندێک جار بە گەرما بە سەرما بەهۆی قورسی شەکەوە لە توانای جەستەی ئەوانە بێ. زۆرێک لە خێزانەکان لە ڕووی ڕۆشنبیریەوە پیان وایە بۆی ئەم منداڵە لە ئایندەیە پشت بە خۆی بەسێ مناڵێکی دەست سپی نەبێ وەکوەوترێ ئەبێ لە مناڵیەوە ئیشکا و فێری ئیش بکرێ. یعنی سەرچاوی ئیشپێکردنی منداڵ تەنها هەژاری نییە. بۆ چوونی خێزانەکانیش هەیە کە پیوایە کە بێ مناڵ لە مناڵیەوە فێری ئیش بێ بۆی لە داهاتوە پشت بە خۆی بەسێ کە بەڕاستی ئەمەش بۆ چوونێکی ناڕاست و نادروستە و هەڵەیە. ئێمە لە کوردستانە یاسایەکمان نییە بە تایبەت بۆ پاراستنی مناڵ. ئێستا لە ئێستاە ڕەشنووسێکمان لە بەردەستە وەزارەتی کار بۆ چوونی لەسەر کۆکەینەوە تقریبان گەشتۆتە قۆناغی کۆتایی کە یاسایەکی تایبەت بە پاراستنی مناڵ هەبێ. ڕێکخراوی یونسێف سەرپەرشتیەکە و هاوکارە لە دەرد بۆ پێشکەشکردنی بە پەرلەمان لە ڕێگەی حکوومەتەوە. گەرچی تا ئێستا ئامارێکی فەرمی لەسەر ڕێژەی کارکردنی منداڵان لە هەرێمی کوردستان بەردەست نییە، بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان تەنها لە شاری سلێمانی و بەبێ منداڵی ئەو خێزانانەی کە ئاوارەی پارێزگاکە بوون 2715 منداڵی خوار تەمەن 15 ساڵ کار دەکەن. لە ئێستاشدا بەهۆی هاتنی ئاوارەیەکی زۆر بۆ هەرێمی کوردستان ڕێژەی ئەو منداڵانەی کار دەکەن چەند بەرامبەر بەرز بووەتەوە. نەتەوە یەکگرتوەکانیش بۆ کەمکردنەوەی ڕێژەکەی لە جیهاندا 12 حوزەیرانی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی دژی کارکردنی منداڵان تایبەت کردووە. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.